Ribaš, laču. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی کیپی وەرشی پێشمەرگەی کۆیە. جێدانێکی جوان و گەڕانەوەیەکی جوان.
ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەی کوێر.
پڕانکاری یەکەم بۆ تیپی وەرشی کەرکووک. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەی کۆیە. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەی کۆیە.
گۆڕانکاری بۆ تیپی پێشمەرگەی کوێە. دانی کاغذدان
Kaka. Kardeşim. Ben kubansın. Ben. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەی کوێ. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەی کوێ. هەڵێکی ئاسانی لەدەستدا. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی پێشمەرگەی کوێ.
هذا ئەنجامی یاریەکەیەک بە سفرە لە بەرژەوەندی پێشمەرگەی کۆیە. لێدانێکی خراپ بوو بە هیوای سەلامەتی.
گۆڵی یەکسان بوون بۆ تیپی وەرشی کەرکووک. ئەحمەد توانی گۆڵی یەکسان بوون بۆ تیپی وەرشی کەرکووک بکات. ئێستا ئەنجامی یاریەکەی 1-1 یەکسانن. ئەنجامی یاریەکە 1-1 یەکسانن.
لێرە ڕاکەڕاکەیمە کاکە بەردەبیەوە گۆڕانکارێکی تر ئەنجامی یاریەکەیەک بە یەکسانن ئەنجامی یاریەکەیەک بە یەکسانن
دوو گۆڕانکاری تر دوو گۆڕانکاری تر بۆ پێشمەرگەی کۆیە رێدانێکی جوان لەلایەن ئەحمەد کریسەوە هەرستونی گۆڵکەوت شەش دەقە کاتی بە پیرۆچوو كركوك گۆڵی دووەم بۆ کەرکووک لەلایەن ئارازەوە تۆمارکرا گۆڵی دووەم بۆ کەرکووک ئێستا ئەنجامی یاریەکە 2-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک
یاریەکە کۆتایی هات بە ئەنجامی 2-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ئەنجامی کۆتایی یاریەکە 2-1 بوو لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. تیپی وەرشی کەرکووک توانی چێتە قۆناغی دواتر، قۆناغی 16. بە کۆکردنەوەی 6 خاڵ